ئەو کچەم 6 مانگە نەخۆشە، ڕۆژ بە ڕۆژ خەراتر دەبوو، هێش و ئازاری گەلک زۆر بوو. هەتا ئەر هەستان کەلۆمان بەدیا کە گوتی چیسە ئاوی هەیە لەسەر هێلکەدانی، زەرداوی بەردی هەیە. ئینامانەکە کاک دکتۆر دلێری ئەویش گوتی پێویستی بە عەمەلیاتی هەیە، ئەگە بیکەن و ئەمەش یارمەتی داین و ئەمەش عەمەلیاتمان کرد و لەخوای بە زیادیبی عانیش لێ دەرچۆ تەندروستی باشە، لەخوای بە زیادیبی یارمەتێکی باشی داین، دەستخۆشی لێکەم. دیبێەوە شەو ڕۆژەکەمە لێرەینە هیچ سەریان لێ نەبڕیە، هەر هاتینە دایم تەختیتیان لۆ گرتێ، زەختیان لە بۆ گرتێ، عیلاجیان لۆ بەکارهێنا، زۆر یارمەتیاندان. ئەوانەش هیچ تەقسیریان نەکردیە، دەستیان خۆش بی، سوپاسیان ئەەکەم. هەموو لێک ڕێک و پێکتر بووینە بەخوا، ئەوی بردیتی، ئەوی هینایتەوە، ئەوی ستافەکەی لۆن دەرێ دکتۆری بەنزی کردیتی، هەموو دەستخۆشی لە هەمانەکەم، هەموو لێک باشتر بووینە، دەستیان خۆش بی، سوپاسیان ئەەکەم، سوپاسی خوای گەورەش. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.